بەناوی پاشەکەوتەوە بەنای ئابووری سەربەخۆوە دزیتان لێ کردوین غیرەتمانەیە و دزیەمان پێقەبوڵ نییە بۆمان بگەڕێنەوە. ڕۆژ بە ڕۆژ دۆخی تەندروستی ئەوانەی کەمان ئەگرن بەرە و لاوازی ئەچێت. ماوەی 3 ڕۆژە مامۆسایان و فەرمانبەرانی سلێمانی مانگرتنیان لە خواردن ڕاگەیاندووە. بەڵام ئێمە قسەمان ناچکە هەموو بەڵێنەکانیان لە ئەساسەوە لە سەرەتاوە هەتا کۆتایمووی درۆ بووە. بەردەوامە بین و بڕیارێک و داومانە و هەتا کۆتا هەنگاو لەگەڵ یا ئەڕێ. لە چلەی زستان و بای بەهێزی بناری چیای گۆیژەدا نەبوونی موچە مامۆسایان و فەرمانبەرانی ناچار بە مانگرتن کردووە. سڵاوتان لێبێت. من ئێستا لە بەردەم بینایی نەتەوەی گرتوەکانم لە سلێمانی. ماوەی 3 ڕۆژە مامۆسایان و فەرمانبەرانی سلێمانی مانگرتنیان لە خواردن ڕاگەیاندووە. ئەوان دەڵێن دەبێت بڕیاری دادگای فدرالی وە خۆی جێبەجێ بکرێت و پرسی موچە لە گرفتە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغدا جیا بکرێتەوە. وەڵای ئێمە داوای حەقی خۆمانەکەین، داوای مافی خۆمانەکەین، داوای تەڵتینەکەین، داوای پارە دزراوەکانمانەکەین بۆمان بگەڕێننەوە. پارەتان نێدزیوین بەناوی پاشەکەوتەوە بەنای ئابووری سەربەخۆوە دزیتان لێ کردوین غیرەتمانەیە و دزیەمان پێقەبوڵ نییە بۆمان بگەڕێننەوە. بەسمان خەڵەتێنن بەس سیناریۆمان بۆ ڕێخەن. ئێمە داوای مافی خۆمانەکەین. ئێمە ئەمڕۆ 3 ڕۆژ و 3 شەوەکە لێرە مانگرتمان ڕاگەیاندووە لە خواردن و خواردنەوە. ئەوان خۆتە زانی ڕۆژ بە ڕۆژ دۆخی تەندروستی ئەوانەی کەمان ئەگرن بەرە و لاوازی ئەچێت کاریگەری لەسەر دروستەکە لە دوو ڕۆ. یەکەمان لە ڕووی دابەزین و یا بەرزبوونەوەی فشاری خوێنی کەسەکانە، دووەمشیان لە ڕوویەوەی کە ئەگەر حاڵەتی شەکرایان حاڵەتێکی ترمان هەیە کە لە کەسەکە ئەگەری هەیە کاریگەری لەسەر دروستەکات تا ڕادەیە کە توانم بڵم کاریگەری لەسەر بەشێکی زۆر لە مانگرتوەکان دروست کردووە. بەشێکیان لە ڕووی فشاری خوێنان و بەتەواتی فشاری خوێنان دابەزیەوە هەندێک حاڵەتیشمان هەبوو بەرمەندێکیان دۆخی تەندروستیان تێکچێ بەڵام لەخوا بەجابێت تا ئەمڕۆژ تا ڕادێکی باش خۆگر بوون ئینشاڵڵا هەر بەردەوام شەوێت. بە بۆنەی سەرماکۆ کەمێک ناڕەحەتی بەڵام ئەمڕۆ لەلایەن هاوڕێکی دڵسۆزمانەوە خێمێکی کەمان بۆ دابین کرا لەگەڵ هەنێک پێداویستی سەرەتاییە وە زۆپاژەوە خەریکایکەم بە 3 سۆپا وەکو سەرماکەی ناڕەحەتی کردووی مەڕاستی بەزۆکو مانگرتن لە خۆراکەکە ئەوان هەتا ڕادێک زۆر باشین. تیمی پزیشکیە ئەوە بین 4 ساعت جاری 5 ساعت جاری پشکنینمان بۆکە تەنها زەخت و شەکرەمان دابەزیەوەش بە شێوەیەکی ئۆتۆنیە کە بڵین زۆر ناڕەحەتی کردبێتین بەزۆکو لە ڕووی خواردن و کێشەمانیە لە ڕووی تەندروستیوانە هەنێ لە هاوڕیانمان تۆزە خۆیان گرفتی تەندروستیان هەیە کەمێک ئەوان ناڕەحەترن وەک لە ئێمە. ڕاستیەکەی لە سەرما لە برسێتیە هەرچەندە زۆر باکمانە بە برسێتەکە بە خواردنەوەکە بە خواردنیا بە خواردنەوەکان بەڵام ئەوەی کەوا ئێمە هیلا کردو لێرەدا سەرماکەیە و ئەوەش نییە ئەمە واز بێنین بەهۆی سەرماوە یان بەهۆی مانگرتن لە خواردنەکەەوە بەڵکو بەردەوامە بین و بڕیارێک و داومانە و هەتا کۆتا هەنگاو لەگەڵ یا ئەڕێ. ئەمە حکومەتی عێراق حکومەتی هەرێم ئێوە خۆتان بەدەلی لەسەر کێکە کە شەڕتانە و چەند قاش بەرتەکەوێ چەند قاش بەربنکەوێ منێکی موچە خۆر تاوانم چێ لەو بینە بێگومان ئەبێ موچە دەربکرێت لە ململانەی سیاسی کولانی پەیوەندیداری هیچ کەس تەنها توان بڵێم پارێزگاری سلێمانی هاتووە کولانی هین بەزە کولانی پەیوەندیدار ئێمە بە تایبەتی تیجاهی هەردوو دەسەڵاتەکەین تا ئێستا بە ڕسمی ناتوانێتە سەرخەت قسە هەیە کە هاوکار بن بەڵام ئێمە قسەمان ناچکە هەموو بەڵێنەکانیان لە ئەساسەوە لە سەرەتاوە هەتا کۆتایمووی درۆ بووە. ئێمە داواکەین موچەی فەرمانبەر و مامۆستایان و کاسبکاران لە یاری و گەمەی سیاسی نێوان هەردوو حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم کوردستان دەرکە لە یاری ئەو میلیشیانە دەرکەن. عێراق هەمووی میلیشیایە ئیتر میلیشای شیعەیە و کوردە و سوننەیە. ئەوان بەم گەمە سیاسیانە بە موچەکانی ئێمە بوون بە ملیێنەر. ئەمانەیە و موچەکانمان لەژێر گەمەی سیاسی ئەوانە دەرکەین. ئەوانە دزن پارەکانمان بنەوە لێتان خۆش نابین. مان نەنەوانەیە.
ئەوەی کە لایانی پەیوەندیدار بێت لەم شارەدا تا ئێستا بۆ نمونە پارێزگاری سلێمانی دوێنێ شەو هاتووە گفتوگوی لەگەڵ کردوین و پشتیوانی تەواوی خۆی بەڕاگەیاندونی و دەستە فراکسیۆنەکانی پەرلەمان و لەلایەنە جیاوازەکان نەیلانە جیاوازەکان و هەروە ڕێکخراوەکان و خەڵکانی ڕۆشنبیر و خەڵکانی کە هاتوون لە شوێنە جیاوازەکان و لە شارە جیاوازەکانەوە پشتیوانی خۆیان دەربڕیەوە بەڵام وەکو فەرمیەت کە ئێمە بڵێن لەلایەن حکوومەتی هەرێمیکوردستان تا ئێستا وەڵامێکی فەرمیان و نەرێکی فەرمی نهاتووەتە ئێرە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە لەبەرەوەی کە لێرە مانمان گرتووە لە بەردەم بارگای ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئەوان ئەمڕۆ یاداشتی خۆیان پێگەیشتووە ئێمە وەکو کۆمەڵێک لە نوێنەریمان گرتوەکان لەگەڵیان کۆبووینەوە قسەمان لەگەڵاکردن گفتوگۆمان کرد زیاتر لە 3 چارە گفتوگۆمان کردووە وعدیان داوەکە داواکارەکان بگەن بە شوێنی خوار وەڵامان بەنار گرفتی ئێمە لێرەدا لە ڕاستیا لەوەیەکەوە واوەی لای ئێمە نەهامەتی ئێمە مشکلەی موچەخۆری هەرێمی کوردستان لێرەدا ئەوەیەکەوە هەموو شتەکان بە سیاسی کراوە بە سیاسی کراوە یاریکردنە بە مەشاعیری ئێمە بە هەستی ئێمە ئەوەی ئێمە کە بزانین موچەخۆران لە هەرێمی کوردستانە ڕێزمان نییە حرمەتمان نییە باکیان نییە پێمان ئەوەش ڕاستیەکەی ئەوەش سیستەمێکە سیستەمێکی زۆر سافیرە دەرحەق بە موچەخۆرانەکرێت لە هەرێمی کوردستانە ڕاستی ئەمەش ئەرکێکە کەوێتە سەرشانی هەردوو دەسەڵات هەردوو حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بێن بە تەنگ بێن بەدەم داواکاری ئەو موچەخۆران یان مانگرتووان یان ئەوانی کەوا لە شەقام خۆپیشاندان و داواکاریان هەیە ئەوەش ئێمە بە تەقسیری ئەبینین لە ڕاستیان لە هەردوو لاوەکەوە خەمساردن دەرحەق بە ئەو حقوق و مستحقاتانەی ئێمەکەوە بۆ ماوەی چەند ساڵێکە لێمان داگیر کراوە من ئێستا هاوڕەکانم وتیان زۆری لاکی بیشکێنە وتمە بێ لەسەر دەستی ئەم میلەتە بمرم من 10 ساڵە لەسەر شەقام هاواری بۆکەم 10 ساڵە بانگ یەکەم و هۆشی ئەهێنمەوە ئێستاکەش ئەمەی لەسەر دەستی میلەتەکەم بمرم با تووشی دوو جەربێ هیوایی نەبم جارێک حکوومەت بە دەنگمانەوە نایە و جارێکیش ناوشیاری خەڵک ساڵی 2024 بۆ بەغدا بۆتە مێژوو بەڵام هەرێمی کوردستانی لەو ساڵەدا جێهێشتووە لە بەغدا مانگ 30 ڕۆژە و بەڵام بۆ گەلی کوردی کردوتە 55 تا 60 ڕۆژ بە دیاری موچەخۆرانی عێراق هەنگاو بۆ وەرگرتنی موچەی مانگی دوو دەنێن موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە چاوەڕوانی مانگی 12دا ماونەتەوە پێشکەوت خەلیل پایتەخت میدیا سلێمانی